ئەو کەسانەی کە هەڵگری ڕاستەقینەی قورئانن بەڕاستی ئەبێ بە ئەخلاقیانە دەرکەون، بە ڕەوشتیانە دەرکەوێ، ئەبێ ئەخلاق و ڕەوشتیان قورئانیانە بێ، پێغەمبەر ئاسا بن، وەکو عایشە ڕەزای خوای لێ بێ خانەوادەی پێغەمبەری خۆشەویستمان دایکی ئیمانداران خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پرسیاریان لە پێغەمبەر پرسیاریان کرد دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا ڕەوشتی چۆن بووە؟ فەرمووی کانە خولوقه القورئان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی بووە، قورئانێکی عەمەلی، ئەتوانی بڵێ ئەگەر عیبارەکە دروست بێ ئەتوانی بڵێ وەکو چۆن بڵێ ئەم قورئانە بواری نەزەریە، یعنی وەکو بڵێ ها لە بینی دوو توێیە، تطبیقی عملیەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە قورئانی عملیان تطبیق کردووە، هەرگیز بواری نەزەری و بواری عملی قورئان لە یەک نابێت جیا ببێتەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم قورئانەی تطبیق کردووە. تطبیقی عملی قورئان لە سنەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئێمەش ئەبێ وابێ، ئێمەش ئەبێ هەڵگری ڕاستەقینەی قورئان بین، قورئان لە ڕەوشتمانە، لە ئەخلاقمانە، لە ئەدەبمانە، لە هەموو بوارەکانی ژیانمانە دەرکەوێ. هەموو کەسێک قسە ئەزانێ. ئیسا گەر تەماشاکەی خوای تەعالە دەربارەی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کە سەری منافقەکان بوو، دەربارەی عەبدوڵڵا چییە فەرمێ خوای تەعالە لە قورئانە؟ أفرمي وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم. أجر شكلو شيوان ببيني زور معجبة بي بشكلو شيوان، أجر قسب كان سرسرمان أبيني لقسا كردنيان، بقسا كردن هيش نيلاتو للريزي يكم الدوام بردوام لخزمتي في غمار أبوه. لو أنا بتصوري من يعني كتعبيرك أبينم لقرآن وتصوري من وتصوركم عبد الله كري أبي دائما للريزي بيشوا بوا لو عنيه لأبو بكر زيادة هولي دابي براته بيشتي في غمر صلى الله عليه وسلم فلام أو حساونية هاي تعالى أو ينكردوا تم قياس وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم، يعني من البلاغة من البيان ناتواني جوي لنا قري أما نقسكر بقسكري سرنجي خلق راك يا شيخ ولا إخوي تسمع لقولهم بلام لولا أفرميك كأنهم خشب مسندة. برو تماشاي أخلاقك، برو تماشاي روشتك، إنسان ميزاني مقياسي إنسان للروشتها حاملي قرآن أبي بالروشتي وديار بحاملي قرآن كاد تماشاي روشتك مخالفة أو يكأيوي جاء وشك يا شكانه بۆیە وەسیەتم بۆ ئەو برا بەڕێزەی کە ئەبێ بەخاوەنی ئیجازە، مامۆساکانمان کاتی خۆی کاتی ئیجازەیان بە ئێمە ئەدا پێمانیان ئەوت ئەم ئیجازەیە بۆ ئەوە نییە تۆ ئیتر بووی بە تەواو بە هەموو شتێ، ئەم ئیجازەیە ئەوە نییە کە تۆ ئیتر تەواو ئیتر ئەبێ بڕۆی پیشانی لێ بەیتەوە ئەم عالەمە بێ بڕمێتە مل دەست و پێتا و دەست و پێت ماچکە. نە وەڵڵاهی ئەم ئیجازەیە كليلي درجاي علمه، يعني تو بم إجازة كليلي كدور قرتوا أبي أو كليلي درجاي علمي في بكيتو بتشتناو علمه يتدواي أو أبي هول بدي، يعني اسمها مسنوزات شايتي بو أحمد أداء الله أحمد شايستي قرآن بخوينيته وشايستي خلق كاتي جويلي أبي ببي تزكي ما مسنوزات إما قالين أحمد غلط ناكا بس أمام معناه أولنية أحمد يترتواو بلكو أمسر تايب أحمد وأبي أحمد لإسودا أسبي خوي تاو داو لناو علمه وتيبكوشي وهول بداو وخلق فيركاو لقليا طبعا علم بتعلم براسي بردوام قشعك وكو چون بارا بزكاة دان بردوام قشعك عينا علمش زكاتي خوي أوي خلقي فيرك بويا أحمد أبي يتر شوبات دم روج بردوام خريق بي هول بدا بس وريابيت قولي عملي مخالفي قول نبي عملي مخالفي قولي نبي هو بدا نمو نبي لا لا لا
ئەدەبە، نمونە بێ لە ئەخلاقە، نمونە بێ لە فێرکردنی خەڵکە، نمونە بێ لە قوربانی دانە لە پێناوی قورئانە. ئەبێ قوربانی بۆ بدەی. ئەم قورئانە خۆ بۆ ئەوە نییە هەر کەسێک چەند لە خۆی و لە ماڵی و لە سەروەتی و لە شوهرەتی و لە هەموو شتێک ببەخشێ بەم قورئانە، ئەوە نەخوای گەورەش ئەوەنەش قورئان پێ ئەبەخشێ. بەس هەر کەسێ بێوێ هەر قورئان بە ئەو ببەخشێ، ئەم نەبەخشێ بە قورئان، بەخوا براینە دوای ماوەیەکی تر قورئانەکەشی لەبیرەچێتەوە. واللهی قورئانەکەی لەبیرەچێتەوە. واللهی وای پێ دێ ئەم قورئانە ئیتر خزمەتی ناکە، چونکە ئەم بە تەماحەوە خەریکی ئەم قورئانە بوو. لەوانەیە فێری قسەکردن بێ بتوانێت قسە بکە، بەڵام ئیتر قسەکردنەکانیشی بە قسەکانیە دیارە کە خادمی قورئان نییە ئەمە، بەڵکو ئەمە ئەوێ سەیید بێ. جا هەر کەسێکیش بێوێ سەیید بێ پێش ئەوەی خادم بێ بەداخەوە، ئەوە نەکبەتیە. هەر کەسێ بێوێ گەورە ببێ پێش ئەوەی. بۆیە هین ئەفەرمێ ئیمامی عومەر دائیمەن نەسیحەتی مسلمانانێک کرد، ئەیوت فێر بن، علم فێر بن پێشەوەی ببن بە گەورە، چونکە ئەو کەسانەی کە ئەبن بە گەورەی خەڵک گوێیان لێ ئەگرێ هێشتا فێر نەبوونە، هەتا ماوە تازە فێر نابن، حتا ماوە تازە فێر نابن، لەبەر ئەوەی تازە بە عەیب ێزان بڕۆن چۆکدانن لە بەردەم مامۆساکانە و فێری علم ببن، لەبەر ئەوە خۆیان بە گەورەتر لە خەڵک ئەزانن. لەبەر ئەوە بەردەوام ئەو جۆرە کەسانە لە شکستان و لە نەکبەتیان. بۆیە وەسیەتی ئەحمەد دەکەم، ئەحمەد ئاگات لێ بێ و قەدری مامۆسا نەوزاد هەردەم لەبەر چاوت بێ، چونکە هەر کەسێ قەدری مامۆساکەی خۆی لەبەر چاو نەبێ، بەڕاستی لە بەردەمی تەلەبەکانیان سبەی بێ قەدرە بێ. هەر کەسێ قەدری مامۆسای خۆی نەگرێ، سبەی لە بەردەم تەلەبەکانیە بێ قەدرە بێ. بەس هەر کەسێ قەدری مامۆساکەی خۆی بگرێ، سبەی تەلەبەکانیشی قەدریەگرن. وتراوە طبعا خلافێ زۆر هەیە ئەمە ئەثەری ئیمامی عەلیە یان نا، بەس المهم وەکو وتەیەکی جوان تازە بووتە وتەیەک، من علمني حرفا ملكني عبدا. پیاوچاکان و سەلەفی ئەم ئومەتە ئاوا تەسەووریان، هەر کەسێ یەک وشەیەکم فێرکە هەتا ئەو ڕۆژە ماوم من لە بەردەمێ خۆم بە تەلەبە ئازانم. وەزیرەکان و ڕەیس وزەراکان گەورەترین سەرۆکی ئەم دنیایە ئەبێ دائیمەن خۆی بە تەلەبەی مامۆساکەی بزانێ کاتێک کە ئەیبینێتەوە.